لە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاژمێر دووتان پێشکەش دەکەین. تێوریسیەن و نووسەری فەڕەنسی نیلس ئەندەرسۆن لەبارەی بیرۆکەکانی ڕێبەرەوە جەلان و پرۆسەی ئاشتی بۆ ئاژانسی ئانەفە قسەی کرد و ڕایگەیان تێکۆشانی ڕێبەرەوە جەلان جیاوازی نیە لەگەڵ خەباتی ئەنتۆنیۆ گرامشی، نێلسۆن ماندێلا و مەروان بەرغوتی و ئەوانی تر. وتیشی ئەوان هەرگیز کۆڵیان نەدا بۆ ئازادی سیاسی و کۆمەڵایەتی گەلەکەیان تێکۆشان. هەروەها نیلس ئەندەرسۆن سەبارەت بە پرۆسەی کۆمەڵگەی ئاشتی و دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان دەڵێت ڕێبەرەوە جەلان شۆڕشگێڕانە مامەڵە دەکات و دەزانێت چی دەکات. بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد ڕێگایەکی جیاواز کە ڕێگای ئاشتی و دیموکراسیەی هەڵبژاردووە. ئەندەرسۆن دەشڵێت بانگەوازەکەی ڕێبەرەوە جەلان لەلایەن هەموو لایەکەوە بە شێوەیەکی ئەرێنی پێشوازی لێک کرا. سەبارەت با پرۆسەکەش دەڵێ لێگەڕین بۆ دانپێدانان بابوونی کولتوری، پێدانی خۆبەرەوبەری با ڕێکخراوە سیاسیەکانی کورد و لێگەڕین لا چارەسەرێکی سیاسی یاسایی. ئەم بڕیارە پشت بە عەقڵ دەبەستێت و بڕیارێکە کە بە گوێرەی دەرفەتەکانی تێکۆشانی گەلان و بارودۆخی نێونەتەوەیی هەنووکەییە. دەشڵێت ئەم بڕیارە لەسەر بنەمای عەقڵ و دادپەروەری و عەقڵانیەت دامەزراوە. نیل ئەندەرسۆن جەختیشی لەوە کردەوە کە پرسی کورد تەنیا پرسی گەلی کورد نییە و وتی پرسی کورد مەسلەیەکی نێو دەوڵەتیە و دەشڵێت بەڕای من لە هەلومەرجی ئێستادا ئەو ڕێگایە کە بەڕێز ئۆجەلان هەڵی بژاردووە ڕێبازێکی دادپەروەرانە و ئەقڵانیە. هەروەها دامەزراندنی کۆمسیۆنیشی لە پەرلەمانی تورکیا بۆ چارەسەری پرسی کورد با گرنگزانی وتی پێویستە ئاماژە بۆ کرێ کە ئەرکەکە زۆر قورس و ئاڵۆزە و گرنگترین شت ئەوەیە کە ئەنجامێکی ئەرێنی بەدەست بکەوێت. بۆ ئەمەش دەبێت کورد لا دەرەوە و لە دەسەڵاتداران لە دام و دەستگان نێو دەوڵەتیەکان لا ڕایگشتی و لالایەن خەڵکەوە پاڵپشتی لێ بکرێ. هەروە ئەندەرسۆن دەشڵێت چارەسەری پرسی کورد بۆ گەلی کورد و بۆ تورکیا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش زۆر گرنگە و سەبارەت بە ڕخنەی ڕێبەرەوە جەلان لە مارکسیزمیش دەڵێت ئەم بابەتە پرسێکی زۆر گرنگە و ڕخنەکانی بەڕێز ئۆجەلان لە مارکسیزم ڕەوایە. کۆمیتەی ئیکۆلۆژی کۆمەجڤاکین کوردستان کەجەکە بابۆنەی شەهیدبوونی ژینگە پارێزان ئاری موختار و محەممەد شێخ حەیدەر کە لە کاتی هەڵدان بۆ کوژانەوەی ئاگرەکەی سنووری هەڵەبجە گیانیان لەدەستدا پامێکی بڵاو کردوێتەوە. ڕایش گەیاندووە ئەو ژینگە پارێزانەی کە لەبەرەی کوژانەوەی ئاگری هەڵەبجەدا بوون گەورەترین نمونەی وڵات پارێزی و تێکۆشانی ئیکۆلۆژیان نیشاندا. هەروە ڕای دەگەین وەک کۆمیتەی ئیکۆلۆژی کەجەکە ڕای دەگەێنین ئەو سروشتەی کوردستان کە ئەوان لە پێناویدا گیانیان بەخت کردوێت دەپارێزین و تێکۆشانی ئیکۆلۆژیکی خۆمان بەرفراوان دەکەین. هەروەها بانگەشەی ئەوە کەجەکە بانگەشی ئەوە دەکات کە ئاگرەکان بەهۆی گەڕان بە دوای کانزاکان با تەکنۆلۆژیای نوێ دەستی پێ کردووە و هەرچەند ئەمانش بانگەشە بن بەڵام ئەگەری زۆر ڕاست بن مرۆڤ ناتوانێت ئەو ژمارە زۆرەی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان بگەڕێنێتەوە بۆ کەمتر خەمی. هەر بۆیە لە پشت ئەم ئاگرانەوە سەرمایەدارە چاوبرسیەکان هەن. کەجەکە ڕاشی دەگەێنە ئاگرکەوتنەوەکانی ئەم دوایە ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە ئەویان نیشانداین کە تەنها ئەو بەس نییە کە ڕوو لە ئەنجامی ڕووداوەکان بکەین و تێکۆشانی ئیکۆلۆژی لا کوردستان و جیهاندا دەبێت خۆی بە کۆمەڵگەیی بکات و ڕاستەوخۆ لە بەرامبەر سیستەمی سەرمایەداری بوەستێتەوە. کۆمیتەی ئیکۆلۆژی کەجەکە ڕایگەیاند گەر پرسەکان لە زیهنیەت و سیستەمی سروشتی کۆمەڵگەییدا چارەسەر نەکرێن ئەوە ناتوانین ڕێگری لە کۆمەڵکوژیەکانی سروشتی بگرین و هەر بۆیە داوا لە ئیکۆلۆژیستەکانی کوردستان و هەموو تەفگەرە ئیکۆلۆژیەکان دەکەین کە بەرامبەر با بێ ئەخلاقی و چاوبرسێتی لە هەموو گۆڕەپانەکانی ژیاندا کۆمۆنی ئیکۆلۆژی دابەمەرزێن و تێکۆشانی کۆمەڵگەی دیموکراتیک فراوان بکەن.
لا کانتۆنی دەیرەزور 51 شەڕوان بەشداری ئەنجومەنی سەربازی کەسرایەی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسە دەبوون. بە پێی هەواڵی ناوەندی ڕاگەیاندنی قەسەدا 45 ڕۆژ لەمەوبەر لە ئەکەدەمیای شەید محەممەد ئەلخەلیل با بەشداری 51 شەڕوانی ئەنجومەنی سەربازی کەسرایەی کانتۆنی دەیرەزور خولەکی پەروەردە و ڕاهێنان لەژێر ناوی شەهید بەسام ئەلسوڵتان دەست پێ کردبوو کە لا خولەکەدا پەروەردەی سیاسی، ئایدۆلۆژیا و سەربازی لەسەر بەکارهێنانی چەکی سوک و مام ناوەند دراوە. هەردوێنێ بە مەبەستی کۆتایی هاتنی خۆلی پەروەردەکە مەراسمێک بەڕێوە چوو لەوێدا ژمارەیەک فەرماندەی ئەنجومەنی سەربازی کەسرایی و هێزەکانی قەسەدا بەشداریان تێدا کرد کە لە مەراسمەکەدا نمایشێکی سەربازی ئەنجام درا و لە فەرماندەکانی ئەنجومەنی سەربازی کەسرایی عەواد سالم عەبدی جەختی لە گرنگی خولەکان کردەوە بۆ بەرفراوانکردنی هێزەکانی قەسەدا. لە کۆتایی مەراسمەکەیشدا شەڕوانانی خولەکە سوێندی سەربازیان خوارد و بەسەر یەکینەکاندا دابەشکران. لە ساڵڕۆژی یەکەم دانیشتنی دادگاییکردنی تاوانبارانی پرۆسەی ئەنفال کە سوکەرانی ئەنفال کراوان لە ڕێگەی ڕۆژنیوزەوە داوا دەکەن سەرجەمی ئەو کەسانی کە تاوانبارن لە پرۆسەکە سزا بدرێن. پەیامی ئێمە وەکو کە سوکاری ئەنفالکراوان ئەوەیە کە هەموو ئەوانەی کە دەستیان هەبوو لەم تاوانە گەورەی کە دەرحەق بەگەلەکەمان کراوە نەتەوەکانی تربیە لە نەتەوەی خۆمان بێکە کورد بوون و ئەوانەی هاوکاری ئەو ڕژێمە بوون بۆ وێرانکردنی کوردستان و ئەنفالکردنی کە سوکارەکانمان ئەوانش ببرێنە بەردەم دادگا و سزای یاسایی خۆیان وەربگرن هەروەکو چۆن سەدام حوسێن و گەورە تاوانبار و ئەوانی دەوروبەری ژمارەیەکیان دادگایی کران و سزای لە سەیدارەدانیان. ئێمە داواکاریەکانمان ئاراستەی لاینی پەیوەندیدارەکەین. لاینی پەیوەندیداریش حکوومەتە، ئەمە ئەرکی حکوومەتە کە هەر کەسێک تاوانێکی کرد سزای یاسایی خۆی لە ڕێی حکوومەتەوە وەربگرێت، چ حەوزمانی خۆمان بێ یا خەیرە زمانی خۆمان بێ. ئەوانی کە تاوانبارن و دەستیان هەیە لەم تاوانەیە ئێمە داواکارین و هەرگیزی شکۆڵ نادین. هەموو ساڵێک لە یادی ساڵیادی تاوانەکانی ئەنفالە ئەمە یەکێکە لە داواکاری هەرە سەرەکیەکانی کە سوکاری ئەنفال کراوە. پێممان ئەوەیە ئەوەی کەوا دەستیە بۆ لە تاوانی ئەنفال وەکو چۆن سەدام دادگای کرا ئەو کەسانە ژێک بەیەک دادگای بکرێت. سەباح نەعمان وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق سەبارەت بە پێکدادانەکانی ئەم بەیانیەی سلێمانی ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە پاراستنی ئاسایشی هاوڵاتیان لە ناوچەکە و سەرتاسەری پارێزگاکانی عێراق ئەرکێکی نیشتمانی و ئەخلاقیە و بەرژەوەندی پارێزگای سلێمانی و ئاسایش و سەلامەتی گەلەکەی و ئاسایشی هەرێم و عێراق باگشتی لە سەروی هەموو شتێکەوەیە. لە کۆتای ڕاگەیاندراوەکەدا نووسراوە لە دوای ئەو ئاڵۆزیانەی کا لە پارێزگای سلێمانی ڕوویاندا جەخت لەسەر پێویستی پابەندبوونی لایەنە پەیوەندی دادەکان دەکەینەوە باگرسنەبەری ڕێوشێنی یاسایی و دادوەری با پێی بڕگەکانی دەستور. بەرەیگەل لە ڕاگەیاندراوێکدا داوا دەکات کۆنسۆڵخانە نوێنەرایەتیەکان نوێنەرایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ و هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم کردەوە ناشارستانی و تێرۆریستیە بێدەنگ نەبن و هەڵویستی ڕاشکاویان هەبێت لەبارەی لاهور شێخ جەنگی و ئەو کەسانی کە لە ڕووداوەکەی دوێنێشە و دەستگیرکراون بەرەیگەل دەڵێت کیانی هەڤاڵ لاهور و تەواوی هەڤاڵانمان لە ئەستۆی خودی سەرۆکی خۆسەپێنی یەکێتیدایە. هەروەها ئەجیامەژەی لا شەڕەکەی لالەزاردا 4 کەس کوژراون کە سێیان کارمەندی هێزە ئەمنیەکان و یەکێکیان لایەنگرێکی لاهور شێخ جەنگیە و بە گوێرەی زانیاریەکان کەسی دیکەش بریندار بوون. جگەل لا زیانە گیانەکان شوێنە گەشتیارەکان و خان و ئۆتۆمۆبیلی زۆر هەروەها زۆر لە شوێنی ڕووداوەکە زیانیان بەرکەوتووە. هەروەها دوای پێکدادان و ڕوبەڕووبوونەوەکانی بەرەبەیانی ئەمڕۆ نێوان هێزە ئەمریکانی سلێمانی و هێزەکانی لالەزار باوتەی ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری مترۆ هێزێکی ئەمنی هەڵی کوتاوەتە سەر کاناڵی زوم تیڤی کە نزیکە لە لاهور شێخ جەنگی. ڕێخەرەکەی سنتەری مترۆ ئاماژە بەوەش دەکات کە هێزەکە کاناڵەکەی داخستووە و محەممەد دڵشاد پامنێری کاناڵەکەی دەست بەسەر کردووە. ڕەحمان غەریب ئیدانەی هەڵکوتانە سەر کاناڵەکە دەکات و هیوای خواست کە دەست بەسەرکردنی پەیامنێرەکە
کە کاتی بێ. کاناڵی زوم ناوەندەکەی لاشاری سلێمانیە و زمان حاڵی لاهور شێخ جەنگیە. باپێی ئەو سەرچاوانەی کا ڕۆژنامەی عەرەبی ئیندیپێندنت ئاماژەی پێکردووە ئیسرائیل و سووریا لە گەیشتن بە ڕێککەوتن نزیک بوونەتەوە. وتراوە کە ئەو ڕێککەوتنە ئەمنیە با نێوەنگری ئەمریکا لە 25 ئەیلول بڕیارە واژۆ بکرێت. با گوێرەی هەمان سەرچاوە کە بڵاوی کردوێتەوە بەر لا ڕێککەوتنەکە ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا لە 24 ئەیلول لا نیویۆرک وتارێک پێشکەش دەکات و بە دەستپێکردنی دانوستانەکان لە مانگی حوزەیرانی 2025ەوە پێشبینی دەکرێت کە گرژیەکانی نێوان هەردوو وڵات ڕوو لە کەمبوونەوە بکات. هەروەها بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایانگەاندووە کە پرۆسەکە هێشتا لە قۆناغی سەرەتاییدایە و تا ئێستاش هیچ ڕێککەوتنێکی دیار لەسەر دەقی ڕێککەوتنەکە ڕووی نەداوە. بەپێی راپۆرتی I24 نیوزی ئیسرائیلی بەرپرسێکی سووریش ڕایگەاندووە کە هەنگاوەکان بە ئامانجی هاوکاریکردنی ئیسرائیل و سووریایە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی سوێدا. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل سەبارەت بە داگیرکردنی غەزە و هەڕەشەی لە ناوبردنی حەماس ڕاگەاندراوێکی بڵاو کردووەتەوە و ڕایگەاندووە بەم زوانە دەواازەکانی دۆزەخ لەسەر سەری بکوژان و دەستڕێژکارانی حەماس دەکرێتەوە تاکو با مەرجەکانی ئیسرائیل بۆ کۆتایی هێنان باشەڕەکە ڕازی دەبن کە با پلەی یەکەم ئازادکردنی هەموو بارمتەکان و داماڵینی چەکە. هەروەها ئیسرائیل کاس دەشڵێت ئەگەر قبوڵەکەن شاری غەزە پایتەختی بزوتنەوەی حەماس دەبێتە ڕەفەح و بیت حەنون و ئەو دووشارە تا ڕادەیەکی زۆر لە کاتی هێرشەکانی ئیسرائیل خاپور کرابوون. لە کۆتاییشدا دەڵێت پیلانەکانی سوپان بۆ شکست پێهێنانی حەماس لە غەزە پەسەند کردووە کە بریتین لە بەکارهێنانی هێز و چۆڵکردنی دانیشتوانی غەزە و مانۆڕی سەربازی و بانکێشکردنی یەدەگەکان بۆ جێبەجێکردنی پلانی داگیرکردنی غەزە. بزوتنەوەی حەماس ڕاگەاندراوێکی سەبارەت بە ڕێککەوتن و ئاستەنگیەکانیان بۆ ئاگربەس لەگەڵ ئیسرائیلدا بڵاو کردوێتەوە. بزوتنەوەی حەماس ڕایگەاندووە بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕێگرە لە هەموو جۆرە ڕێککەوتنێک و بەرژەوەندیە کەسیەکان لە هەموو شتێکی پێ گرنگترە تەنانەت لە ژیانی بارمتەکانیش. هەروەها حەماس دەشڵێت نەتانیاهو بربەستی سەرەکیە لە پێش ئاشتی و گەیشتن بە ڕێککەوتن و کۆتایی هێنان بە کۆمەڵکوژی و برسیکردنی گەلەکەمان. دەشڵێن ئیسرائیل نایەوێت بارمتەکان ئازاد بکرێت و شەڕی پێ باشترە وەک لە ئاشتی لە ناوچەکەدا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن.